بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، ئێمە ئینشاءالله لەم بەرنامەیە کۆتایین بەرنامە دەبی لەسەر قسەکردن لەسەر ئەو گومانەی کە پێش چەند بەرنامەیەک باسمان لێوە کرد کە بریتی بوو لە ئینکار استقلالیەت السنة للتشریع، کە بریتی بوو لە ڕەتکردنەوەی بەشێکی گرنگ و بەشێکی زۆر لە سونەتی پێغەمبەر دووری خۆی لەسەر بی، ئەو بەشەی کە بڵێن ئەو حکمە نوێیانە، ئەو حکمە زیادانە کە لە سنەتی پێغەمبەردا دوورود خۆی لەسەر بی هاتووە وەلا قورئانی پیرۆزدا باسی لێوە نەکراوە یان بڵێن ئاماژە بۆی نەکراوە کە گوایە تەنیا ئەو حکمانە لە سونە بەڵگەن و حجەن و یعنی ئیشی پێ دەکرێن کە دەبێت لە قورئاندا هەبی، يعني حكمك بي تفصيل بي بو نمونە لە حكمك لە قورئان، یان تأكيد بي لە حكمك لە قورئان، یان بڵێن تخصيصي حكمك بکە لە قورئان، تقييدي حكمك بکە لە قورئان، تفسيري آياتك بکە لە قورئان. ئەم مهمانە، ئەم وەزیفانە سنە بووی هەیە و دانی پێدەنین کە سنەتی پێغەمبەر دووری خۆی لەسەر بی دەکرێت ئەم حکمانە يعني بهێنێتن، بەڵام هەر حکمە کە نوێ بی، هەر حکمە کە زیادە بی، هەر حکمە کە لە قورئان يعني ئەسڵی بووی نەبی یان باسی لێوە نەکرابی یان ئاماژەی بوو نەکرابی، ئەو حکمانە دەبی ڕەت بکرێنەوە و ئیشی پێ ناکرێتن. بەڵام لە حالەتێکدا کە کوی گشتی زانایان اتفاقیان لەسەر ئەوەیە کە نەخێر حکمی زیادەش هەر حکمی شەرعیە، هەر حکمی هەر بەڵگەیە، هەر حجەیە بەمەرجەک حەدیثەکە صحیح بی، ثابت بی، دەبی ئیشی پێ بکرێت. بۆیە بەڕێزان، ینی آخر خاڵ کە ئێمە ویسمان بڵێن لەم بەرنامەیە وەکو تەواوکەری ڕەدی ئەم گومانە کە پێشتریش ینی چەند خاڵێکمان ئاماژەمان پێ کرد، ئەوش ئەوەیە کە سەرچاوەی قورئان و سنەت یەک سەرچاوەیە و سنەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بی لە حەقیقەتدا تەواوکەری قورئانی پیرۆزە. هەرچی حکمێک کە لە سنەشدا هاتبی ئەگەر بچی لە قورئانیشدا نەهاتبی، ئەمە تەواوکەرە. هەر کەسێک کە قەناعەتی وابی، بڕوای وابی کە یعنی ئیسلام بریتیە لە قورئان و سنەت، وەکو دەیان ئاەت و دەیان لەوانەیە سەدان فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی دەلالەتی ئەومان بوو دەکە کە بەڵێ قورئان و سنەت پێکەوە دین کاملە بی، دین پێک دێهێنیتن، کەواتە سنەش هەر وەحیە، هەر لەلایەن خواوە هاتووتە خوارەوە و سنەش هەر سەرچاوەیە لە بۆ شریعەتی ئیسلام، بەڵام سەرچاوەی دووەمی شریعەتی ئیسلامە. قورئانی پیرۆز سەرچاوەی یەکەمی شریعەتی ئیسلامە و سەرچاوەی سنەش هەر خوای گەورەیە، هەر لەلایەن خواوە هاتووە، چون خوای گەورە لە ڕێی جبریل عەلەیهی سەلام یان بە طوڕقی وەحی جیاواز قورئانی دابەزاندووە بۆ پێغەمبەر دووری خوا لەسەر بی، بە هەمان شێواز سنەتیشی بۆی ناردووە. کەواتە چ جیاوازیەکە ئەگەر حکمێک لە سنەت بی، لە قورئاندا لە سنەتدا هاتبی، لە قورئانیشدا نەهاتبی، ئەگە ئێمە بڕوامان وابی کە پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بی مەعسوومە لە هەڵە، هیچ هەڵە ناکە، ئەگەر ئیجتیهادیش بکە خوای گەورە کە ئیقراری ئیجتیهادەکەی کردووە، کەواتە ئەویش هەر بە وەحی حسابە. کەواتە چ جیاوازیەک هەیە حکمێک لە قورئان بیان لە سنەت بی، مادەم ثابت بووە، جێگیر بووە، صحیحە، کەواتە زانایان بەو شێوازە مامەڵەیان کردووە لەگەڵ دەقە شەرعیەکان و لەگەڵ ئەحکامی شەرعی، و کاتە کە ویستیانە حکمی شەرعی لە دەقەکان وەریگرن، هەموو دەقەکانیان کوان کردەوە بەبێ جیاوازی ئاەتەکان و حەدیثەکان، ئەوجا حکمیان لێ وەرگرتووە. یەک لەو ئاەتانە بەڕێزان کە یعنی ئاەتێکی زۆر وردە کە دەلالەتی ئەوەمان بوو دەکە کە بەڵێ قورئانی پیرۆز و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک سەرچاوە لە یەک سەرچاوە هاتوون، ئەویش کە خوای گەورەیە. لە سوورەتی بەقەرە ئاەتی 231 خوای گەورە دەفەرمی: واذكروا نعمة الله عليكم وما أنزل عليكم من الكتاب والحكمة يعظكم به. يعظكم به. ئالێرە باس دەفەرمێت ئێوە بیری نعمەتی خوای گەورە بکەنەوە، بیری خۆتان بینەوە کە خوای گەورە زۆر نعمەتی لەگەڵ ئێوە کردووە، و بە تایبەتی نعمەتی ئیمان و ئیسلام کە خوای گەورە قورئانی دابەزاندووە بۆ ئێوە و سنەتیشی دابەزاندووە کە حیکمە، وەکو گوتمان زۆربەی زانایان کە دەڵێن حیکمە مەبەستی پێ سنەیە، بەڵام مەوزعی شاهدە لێرە ئەوە نییە. مەوزعی شاهد ئەوەیە کە دوای ئەوە خوای گەورە دەفەرمێت یعظکم به،
يعظكم به ليرة زانيان دفرمون به بمفردي هاتوا يعني خوي باسي دوشتي كرت خواهي قورا ليرة فرموي دوشت من بو تو دابزان كبريتية لقرآن ولا سنة بلام دواي او فرموي يعظكم به يعني خواهي قورا يعني بو دوشتا رينمائي تاندكا بلين توجيه تاندكا آموشگاري تاندكا بلام فرموي به بصيغي تاك بصيغي مفرد يعني نيفرمو يعظكم بهما فرمو يعظكم به ويزانان ده فرمون كواتا سرچاوي قرآن وسنة هر يك سرچاوي اوش كاللان خواهي قورا وهاتوا كأما بلغي لسر اوا كسنتش سرچاوي سنتش هللان خواهويا كواتا مادم سرچاوي سنتش للان خواهويا چه جوازیه که اگر حکمك لقرآنش دانه بی مادم پیامبر صلی الله علیه وسلم او حکمی هینا بی با حکمك نوی بی با حکمك زیاده بی لقرآن بلا مادم اوش هل الان خواویه كواتا چه جوازیه که بو اما ردی بکینه و بو اما برواي بینکین بو قبولی نکین بو با دین و با وحی و با تشریع حساب نکین بو حکمی لیور نگرین هیچ جوازیه نیه اما اواني كدالين نخير اگر بيتو اما بروامان بوابي ك سنة حكم نوي هنا وحكم زيادة هنا وكواتا اما بيشواني قرآن اما تعارض لقى القرآن بيروس ام قسيش هيج اصلو اساسكي بوينية جارك بيش هموشتك يعني زانايان كوكن لسر اويكا يك فرمودش چيا نيمانا يعني كوي قشتي فرمودا كان همو فرمودا كان فرمودا صحيحة كان وجا چي اويكا لقرآن دا هاتبي اصلي يعني شيء اوي كزياده همو المتفق لسر اوي كهيش فرموديك مانيه بجوازيان باختلافيان بدجاتي آياتك قرآني بيروس وك إمام شاطبي دفرمت لا تجد البتة دليلين أجمع المسلمون على تعارضهما بحيث وجب عليهم الوقوف دفرمت هيج بلغيك نية هيج آياتك نية هيج حديثك نية كبيتشواني يكتربن اگه حديثك صحيح وجيجير وثابت بي بهيش شوازك جي اتفاق زانانا كلا حقيقة دا جوازي ببيتشواني هيش حديثك كتير صحيح يعني هيش آياتك كتير ناهتن لكن لما كان أفراد المجتهدين غير معصومين من الخطأ أمكن التعارض بين الأدلة عندهم بلام كاتك زانايان بوچون وتفسيري زانايان مجتهدكان اوان لبرا وچونك معصومين لها لا دكريت جوازيك روی بده لنیوان تیگهشتنی زانایان لبو دقه شرعیه کان لبو فرموده صحیحه کان لبو آیت کان قرآن جروایه دبینی جوازی را درست دبی لنیوان زانایان دنانت لبو تفسیری آیتك لقرآن پیروز هرک برأيك جوازتر لقى رأيك تر بتايبتي او آتاني كمتشابهات كمحكم نين او كآتكاني كظني الدلالان او يعني ممكنة كأما روي بدا بويدا فرميت فإذا ثبت هذا فنقول التعارض إما أن تعتبر في جهة ما في نفس الأمر كواتا تعارض دجاتي بين دقيقان وبيتشواني دقيقان يعني أولا حقيقة دا بيتشواني يكترن وإما من جهة نظر المجتهد يعني لحقيقة دا بيتشواني يكترنين بلام ببي بوشونو ليكولينو بلام شيكرنو تيغاشني زانيان بيتشوانا رويدا دا يفرمت أما من جهة ما في نفس الأمر فغير ممكن بإطلاق اما غريك قناعت وكلا حقيقة دا ام دقانا بيشواني يكترن اما ممكنية بهيج شوازك واما من جهة نظر المجتهد فممكن بلا خلاف اما اگر بيتو بيشوانك ببي بوچوني زانان بك اما اشتكي آسايا وممكن اما روي بدا امام الشافعي بما شواز كذا فرمت وليس يخالف الحديث القرآن لكن حديث رسول الله صلى الله عليه وسلم مبين معنى ما أراد الله خاصا وعاما وناسخا ومنسوخا ثم يلزم الناس ما سن بفرض الله فمن قبل عن رسول الله صلى الله عليه وسلم فعن الله قبل ده فرميت بهيش شوازك حديثك ما نيك ببيتشواني قرآن هاتبي تنيا حديثي پیغمبر درود خواه سربي يان اويا روندك توا قرآن بيروس يان اويا بلين تايبتك تخصيصك تقييدك يان مثلا يعني حتى تنانات ليرا او نسخ شي بي درسته كدكريت نسخ بكري حكمك لقرآن او جا دعاي او ده فرميت هر كسك كلا
خوای قبول کردبی دەبی لە پێغەمبەریش قبول کە هەر شتێک کە لە پێغەمبەر قبول دەکرێت وەک ئەوەیە کە لە خوا قبولی کردووە کەواتە بەڕێزان ئەمە هیچ جیاوازیەک نییە ئەگە بێت و ئێمە حکمێک لە حەدیث داهاتبی با لە قورئانیشدا نەهاتبی کە بڵێن ئەمە تەعارضە ئەمە پێچەوانەیە ئەمە اختلافە لەگەڵ قورئانی پیرۆز ئەو نمونانەی کە بڵێن ئەوان وەکو نمونە هینایانەوە کە ئەمانە بەڵگەن لەسەر ئەوە کە ئەم حەدیثە پێچەوانەی قورئانە یعنی ئەمانە هیچ تەعارض نییە یعنی ئێستا بڵێن ڕوونی دەکەینەوە بۆ نمونە مەسەلەن کە دەڵێن خوای گەورە لە سوورەتی نیساء لە ئاەتی محەڕەمات من النساء للرجال کە ئەو ئافرەتانەی کە حەرامن لە بوو پیاو کە خوای گەورە لە ئاەتێکدا لە سوورەتی نیساء باسەکە کە دایکتان و خوشکتان و یعنی پورتان و پلکتان یعنی هەتا دوای کە باسی محەڕەماتەکە یەک لەوانە کە خوای گەورە حەرامی کردووە کە کەسێک لە یەک کاتدا دوو خوشک مارە بکە یعنی لە یەک کاتدا دوو خێزانی هەبی هەردووکیان خوشک بن کە ئەمە وأن تجمعوا بين الأختين إلا ما قد سلف کە پێشووتر دروست بوو هەبووە کەسێک دوو ژنی هەبووە هەردووی خوشک بووینە بەڵام خوای گەورە حەرامی کرد بۆیە دوای لە کوتایی فەرمووی وأحل لكم ما وراء ذلكم لە غەیری ئەو محەڕەماتانەی کە لەم ئاەتەدا هاتووە خوای گەورە فەرمووی ئەوی تر هەمووی حەلالە بۆیە دەڵێن ئەو حەدیثەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیحە کە دەفەرمێت لا يجمع بين المرأة وعمتها وبين المرأة وخالتها طبعا ئەوان دەڵێن ئەمە پێچەوانەی ئەم ئاەتەیە خوای گەورە فەرمووی وأحل لكم ما وراء ذلكم غەیری ئەو محەڕەماتانەی کە لە ئەو ئاەتەی بڵێن 24 لە سوورەتی نیساء هاتووە غەیری ئەوە هەموو شتی تر هەموو ئافرەتی تر حەلالە بۆ ئێوە کەچی لێرە پێغەمبەر صلی الله عليه وسلم حەرامی کرد کە جەمع لە نێوان ئافرەتێک لەگەڵ پوری لەگەڵ پلکی کە ئەمەش لە ئاەتەکە باس نەکرەوە لە ئاەتەکە تەنیا باسی چی کراوە باسی حەرام کراوە لە نێوان دوو خوشک بەڵام ئەمە بەڕێزان ئەمە ئەوە نییە ئەمە ئەوەی ناگەینێتن ئەدی ئەمە چییە ئەمە باسی ئەمە تەخسیسە کە ئەمە کوی گشتی زانایان بەلکو تەنانەت خوشیان قەناعەتیان بەوە نییە کە حکمێکی زیادە بێ ئەمە تەخسیسە حکمێک لە قورئان بەگشتی هاتووە ئەمە تەخسیسی ئەم حکمە دەکە یان ئەوە يحرم من الرضاع ما يحرم من النسب کە لە ئاەتی ئەم ئاەتەی کە هاتوو بوو تەنیا خوشک و دایک حرام کراوە ئەمەش تەخسیسە بەلکو تەنانەت ئەو حەدیثەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم حرامی کردووە لە بوو پیاوانی ئومەتەکەی زێر و بڵێن ئاوریشم حەریر کە دەڵێن ئەمە پێچەوانەی ئەم ئاەتەیە قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق أمش تخصيصي أم آتيه لو بعام هاتوا پیامبر صلی الله عليه وسلم أو وظيفة هي كتخصيصي أم حكمي كردوا دواي برزان أما يعني علمك مان هي علمك سربخو كبيدا قلت علم مختلف الحديث علم مشكل الحديث كديان زاناي قورا أوين دانا وكتابيان لسر دانا يعني وكو أمثال إمام الشافعي اختلاف الحديث ابن قتيبة الدينوري تأويل مختلف الحديث إمام الطحاوي مشكل الآثار يعني أولا هموي باس كراوة هموي أحكام بلين قسە لەسەر کراوە ناکرێت هەر کەسێک بێت بە بوچوونی سەدحی خۆی وابزانیتن کە ئەمە زیادەیە ئەو جاڕەدی بکەتەوە یان ئەمە بڵێن پێچەوانەیە لەگەڵ ئاەتی قورئان ئەمانە بەڕاستی هەمووی هیچ بڵێن بنەمایەکی زانستی نییە بۆیە ئێمە بڵێن بەو ئەندازەیە کوتایی بەو بابەتە داینین بەڕاستی کە ئەمە گومانە کە هیچ ئەسڵ و ئەساسی بووی نییە و یعنی کوی گشتی زانایان اتفاقیان لەسەر ئەوەیە کە بەڕاستی دەکرێت حکم ئەگە بێت و لە قورئانیشدا نەهاتبیتن حکمەکە بە هەند وەربگیرێتن مادەم پێغەمبەر صلی الله علیه و سلم معصومە مادەم وحیە لەلایەن خواوە هاتووە سەرچاوەی هەردووکیان یەک شتەکەواتە چ جیاوازیە کە حکمێک لە قورئان بیا لە سنت بی مادەم جێگیر و صحیح و ثابت بووە دەبی ئێمە وەری بگرین و قبولی بکەین و حکمیشی لێ وەربگرین و وەکو دین و وەکو تەشریعیش وەری بگرین لێرە ئینشاءالله ئێمە کوتایی بەو بابەتەمان هینا ئینشاءالله لە برنامج دهاتو گمانك انه يقصي لسرك ان شاء الله تعالى واخر دعوانا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى اله وصحبه اجمعين.